فڕۆکەوان ئەمریکیەکە بە سەلامەتی ڕزگار کرا. ئەم بەرەبەیانیە میدیا ئەمریکیەکان و دۆناڵد ترامپ ڕزگارکردنی دووەم فڕۆکە تێخشکاوەکان لە ناوخاچی ئێراندا ڕاگەیاند. دوای ئەوەی ڕۆژهێنی فڕۆکەیەکی ئەمریکی لە ناوخاچی ئێراندا تێخشکا، دوو فڕۆکەوان بێسەر و شوێن بوون. فڕۆکەوانی یەکەم ڕزگار کرا، بەڵام تا ئەمڕۆ فڕۆکەوانی دووەم لە ناوخاچی ئێراندا مابووەوە. بە پێوەی میدیا ئەمریکیەکان و دۆناڵد ترامپ باسی دەکەن کاتێک فڕۆکەکە تێخشکاوە، ئەو فڕۆکەوانە لە شوێنی پاشماوەی فڕۆکەکە دوورکەوتووەتەوە و چووەتە سەرچیایەکی بەرز. لەو ماوەیەدا واتە لە ماوەی ئەو دوو ڕۆژەدا فڕۆکەوانەکە لە ڕێگەی ئەمریکی بێتەلەوە بەردەوام لە پەیوەندیدا بووە لەگەڵ هێزەکانی کۆماندۆ و هێزە ئاسمانیەکانیش لە ئاسمانەوە چاودێری فڕۆکەوانەکەیان کردووە. هەرچەندە وەک باس دەکرێت چەند جارێک هێزەکانی سوپای پاسداران لەو فڕۆکەوانە نزیک بوونەتەوە، بەڵام لە ڕێگەی بۆردومانەوە ڕێگری لێکراوە. لە دوای ڕزگارکردنی فڕۆکەوانەکەش دۆناڵد ترامپ قسەی کردووە و دەڵێت یەکەم جارە لە مێژووی سەربازی ئەمریکادا ئۆپەراسیۆنی بەم شێوازە ئەنجام بدرێت و بە سەلامەت دوو فڕۆکەوان ڕزگار بکرێن. لە ئۆپەراسیۆنەکەدا دوو کۆپتەری ئەمریکی تێخشکاون. سوپای ئەمریکا دەڵێت پەچیان کەوتووە و خۆمان تەقاندومانەتەوە، بەڵام لایەکی دیکەوە سوپای پاسداران دەڵێت ئێمە تێکمان شکاندوون. وردەکاری هەموو ئەو زانیاریانە لە 1964 دۆخەکەی یاڕیدا هەیە و دەتوانن زیاتری لەبارەوە بزانن.